لا بەشی دووەمی بەرنامەکەمانیان دووەم بابەتی ئەمڕۆمان بابەتێکی زۆر گرنگمان هەیە و دوو میوانی زۆر بەڕێز لێرن دەربارەی فیلمی کۆچ بۆ خۆنەکان کە براوەی حەوت خەڵاتی جیهانیە کە زۆر بەڕێز کە کامران کەریم دەرهێنەری فیلمەکە و هەروەها بەڕێز مامۆستا ئارامەلی ئامادەکاریشان لەسەر کردووە لە دەرەوەی وڵات زۆر بەخێر بێنەوە سارا بەخێر بێنەوە بەخێر بێنەوە لەشتان ساغ بێ دەشتان ساغ بێ بێگومان کۆچ دیاردەیەکی جیهانیە و بە جۆرە لە جۆرەکان لە یاسانی و دەوڵەتیەکانیشا ڕێکخراوە بە پێی یاساش بەڵام لای ئێمە لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە وڵاتانی شەرقی ناوەڕاست بە جۆرێکی دیکە گەشت دەکرێت بۆ وڵاتانی کە وەکو وڵاتانی ئەوروپا. ئێوە بۆ ئەم بەڵگە فیلمەتان ینی چی وای لێکردن ئەم بەڵگە فیلمە دروستکەن چی هۆکار بوو کە ئەم بەڵگە فیلمە دروست بکەن کە کۆچ بۆ خەونەکانە؟ مەلا سەرەتا بەناوی خوای بەخشندەی میرەبان ئەڵبەتەوە جەنابەت باس کرد کۆچ دیاردەیەکی جیهانیە خەڵکی مافی خۆیەتی لە هەر شوێنێک بوێ بژی و کۆچ ئەتوانی بیکەین بە دوو بەشە کۆچی یاسایی کە خەڵکی کۆچ خات بۆ هەدەفێک یا بۆ ئامانجێکی تایبەتی بە فەرمی ئەڕواتە وڵاتانە و کۆچی قاچاقێ ئەو کۆچێکە لە دیاردەیەکی دیارە لە ناو وڵاتی ئێمەدا بەداخەوە و بە تایبەتیش لە ساڵانی ڕابردووە کە لە سەرەتای 2020 تاوەکو 2022 بە لێشاو خەڵکی ئێمە کۆچیە کرد ئێمەش لە ڕوانگەی بەرپرسیارەتی هەستمان کرد کە بەڕاستی دیاردەیەکی زۆر بەرچاوە خەڵکانێکی زۆر لە هەموو جیل و توێژەکان سەفەرەکەن تەنانەت بە خێزان منداڵ بە تەمەن گەنج یعنی ئەم کۆچە بەلای ئێمەوە وا دەرەکەوت کە سەرنجامێکی باشی نییە لەبەر دوو هۆکارێکیان کە زۆربەی گەنجەکانمان کە هاتن بۆ وڵاتانی ڕۆژئاوا بە تایبەتی بەریتانیا یعنی ئەتوانن بڵێن ئامانجێکی تایبەتیان نەبووە وەکوی کە ئێمە لە سەرەتای 2000ەکانە ناچاری پاڵی پێوە ناوین کە چوین بۆ وڵاتە و پێویست بووە کە بڕۆین بەڵام ئێستا سەیرەکەی لە خێزانێکە کەسی سێم و چوارەم و پێنجەمی خێزانەکە دێ بۆ ئەوروپا و گەنجیشن زۆر بەیان و کاریگەرێکی تری سلبی یاخود خراپی ئەو کۆچە کە خەڵکی بەلێشا وڵاتەکە بەجێدێڵن تێکچوونی جەندەری بەڵانسەکە تێکچووری ینی کە ئەگەر لە ساڵێکە 10,000 گەنج 10,000 کۆچبەر کۆچ بکات لە وڵاتە بڕوات زۆربەی گەنجەوە پیاوە لێرە بەرامبەر ئەو 10,000 پیاوە بەرامبەر ئەو 10,000 کوڕە 10,000 کچ بەجێ ئەمێنێ لە وڵاتەیە ئەو کاتە قەیرانی یعنی زۆری ئافرەت و قەیرەیی کە بەڕاستیمە ینی دیاردەیەکی زۆر خراپی کۆمەڵایەتی لێ ئەکەوێتەوە و گەنج نامێنێت لە وڵاتەیە کە ئیشکار بکە کە ینی خەم و هەمی ئەم مجتەمع کۆمەڵگەی هەبێ بۆیە ئێمە وامانزان ینی ئەشکرێ لە حاڵەتێکا کە خاڵی ئیجابیش هەبێ ینی کۆمەڵی خەڵکاتونەتە ئەو وڵاتە ینی خەڵکانی سەرکەوتوو بوون توانیانە بخوێنن توانیان ئیشکاری خۆیان بکەن ینی بەرژەوەندی و معیشەتی خۆیان و خانەوادەکانیان فراهەم بێنن بەڵام زیاتر بەڕاستی ئەم کۆچە بەلێشاوە کە خەڵکی دێت و هاتووە لە وڵاتی ئێمە بە وڵاتانی ڕۆژئاوا سەرڕای ئەوەی کە لە ڕێگەوبان زۆربەی تووشی ناڕەحەتی و زەحمەت و تەنانەت زۆربان هەڕەشەی مردیان لەسەر بە چەناکەس خنکاون لە ڕێگەوبانە لە ئاوەکانە تووشی زەحمەت و ناڕەحەتێکی زۆر بوون کە ئەگەن ئەو وڵاتش لەوێش ئەو خەونە نییە کە ئەو خەونی پێوەبینیوە بۆی ئەمە هەر فیلمەکان بە ناوی کۆچ بۆ خەونەکان کا کامران وەکو دەرێنەرێک کاتێک چیرۆکێک وەکو کاگەران بۆی ئامادەکردی دێتە بەردەست هی وڵاتەکەی خۆتە هی گەنجەکانی خۆتە دیسانەوە لەو ئەو وڵاتی کە هەر خۆشت دیسان لەوێ لە وڵاتی دووەمت هەموو چیرۆکەکانیش ڕاستین و ناوڕەکی چیرۆکەکەش ئەوەندە بڵین خەم ناکە و یاخود ڕووداوی ناخۆشیتیایە کەمتر بڵین حاڵەتی خۆشیتیایە وەکو دەرهێنەرێک ئەمەم چیرۆکە چ جیاوازیەکی هەبوو بۆ تۆ چۆن هەوڵتدا بەڕاستی کاری دەرهێنان بووم ئەم بابەتە بکەی بۆ ئەم فیلمە بکەی سەرەتا بە ناوی خۆی گەورە سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ پەیام لە ڕاستیە بەداخەوە واقعی هەرێمی کوردستان ئەوە هەڵەگرێت کە ڕۆژانە یاخود مانگانەوە ساڵانە چەندین چیرۆکی ناخۆش ڕۆکاتە هەرێمی کوردستانی خۆمان بە هەر هۆیە لە هۆکارەکان هەبێ ئێمەش بەڕاستی ئەم چیرۆکانە کە دێتە لای ئێمە یاخود بە چاوی خۆمان ئەیبینین یاخود ئەیبینی ڕۆژانە لە وڵاتی بەریتانیا دەیان کۆچبەر ڕۆکەنە هاندەران بە تایبەتی وڵاتی بەریتانیا
ئێمەش بۆ ئەمە بەستە بەڕاستی هەستین بەم کارە لە کۆتایی ساڵی 2021 و سەرەتای ساڵی 2022 ئەم چیرۆکانە بەداخەوە خۆشمان بەو ڕێگەیە لە ساڵەکانی 90ەکانە پیا ڕۆشتوین ینی شتێکی دروستکراو نیە شتێکی واقعە واقعێرەش بەڕاستی ئەوەی ئەخڵقان لەو کاتە کە ئەم گەنجانە کە دانیشتووی هەرێمی کوردستان هاونیشتیمانی ئەم وڵاتەن کۆچیان کردو بەرەو هاندەران بە هەر هۆکارێک لە هۆکارەکان بێ و کاک ئارام ئاماژەی پێکرد ئێمەش باشمان زانی کە ئەم بەڕاستی ئەم فیلمە بیکەنە بەڵگە فیلمێکی درێژ بیکەین بە زمانی ئینگلیزی لە هەمان کاتە کە بینەری دەرەوەش کە ببینێ لە واقع ئاڕاستی گەنجەکانمان بۆچی سەفەرەکەن بۆ کۆچەکەن لە پێناوی چیە کۆچەکەن وەکو مرۆڤ ئازادە لە هەر شوێنێ بوێتی بژی بەس بەچی شێوەیەک تۆ کۆچ بکەیت کاری دەرهێنانی بەڕاستی لەم فیلمە کارێکی بۆ من بەڕاستی جیاواز و ناڕەحەت بوو بە هۆکاری ئەوەی کە چەند وڵاتێکی تیا بوو لە هەرێمی کوردستان و دوایەوە چوینەتە وڵاتی تورکیا و دوای ڕوومان کردە بیلاڕوس لەو کاتە بیلاڕوسیش ئەو وەزعی خولەقاند بوو کە نەمانەتوانی سەردانی وڵاتی بیلاڕوسکەین ئەستەمێکیان دروست کردبوو بۆ ڕۆژنامە نووسان و فیلمسازان لەو کاتە وەرگرتنی فیزە یا وەرگرتنی داغڵبوونی وڵاتە ئەستەم بوو دوایەوە ڕوومان کردە وڵاتی فەڕەنسا لە فەڕەنساش لە کاڵاس لە دەنکیغ کورد پێڵای جەنگڵەکە لەوێش ماینتەوە لەگەڵ ئەم کۆچبەرانە ئەم فیلمە ئەوەی کە ڕوونە لای بەڕێستان و بینەری هیچ مەشهدە لە مەشهدەکان دروستکراوتیانە هەمووی واقعە ئێمە لەگەڵ ئەو شەپۆلە یاخۆ لەگەڵ ئەو هاونیشتیمانە ڕۆشتوین هەتا گەشتونەتە پوینتی ئاخری خۆیان کە وڵاتی بەریتانیا بۆ زۆربیان کە گەنجەکان یا کۆچبەرەکان کە ڕۆشتن بەرەو هەندەران ئامانجیان وڵاتی بەریتانیا بووە کاری دەرهێنانیش بەڕاستی وەکو پسارەکەی بەڕێزەکاری ئەستەمە بەڕاستی ناڕەحەتە وەکو ئاماژەم پێکرد زیاتر لە ساڵێکی خیان ئەم فیلمە ئەویش هۆکارەکەی ئەو بوو کە لەو کاتاکە ئێمە خەریکی ئەم فیلمە بووین وڵاتەکان تۆزێک ناڕەحەت بوون کە داغڵی وڵاتەکانە بووین وەزعی کۆڤید-19 لە ئارا بوو بەبێ ڤاکسین نەمانتوانین چینە وڵاتێک بە وڵاتێکی کە یاخود دەبایە چەند یەک دوو هەفتەیەکی بەسەرا بچوایە تاکو لە وڵاتێکەوە چی بە وڵاتێکی کە اینجا ئەمانتوانی داغڵی وڵاتە بین ئەوەی شانی باسە خۆشببختانە ئەم فیلمە لە ئێستادا لە سیانزە فیلم فستیڤاڵی جیهان وەرگیراوە بەڕسمی براوی حەو خەڵاتی جیهانیە لە ئێستاژە هە لەسەر شاشەی فستیڤاڵەکانەوە لە کێبڕەکەی کردنەوەدایە زۆر باشە ئەم فیلمە چەند دقێ یەک دووهەم ئەم فیلمە تا ئێستا بەس لە سینەماکان پەخشکراوە لە فستیڤاڵەکان پەخشکراوە یان با بڵین بەربڵاو هەموو هاوڵاتێک هەموو تاکێک دەتوانێت بیبینێ بەڵێ ئەم فیلمە لە ئێستا دەکە ئاماژەم پێکرد لەسەر شاشەی فیلم فستیڤاڵەکانی جیهانایە لە هیچ کەناڵێکی کوردیە ئەوروپی وەکو کەناڵ پەخش نەکراوە ئامانجمان جارێ ئامانجی یەکەمان ئەوە بۆ کە بینێنە فستیڤاڵە جیهانەکان کە وەکو خەڵاتێکی باش بباتەوە لە دوای ئەوە ئەگەر کەسێکیش بێتە پێشەوە لەوان وەربگرێ یا لە شێوە شێوەکان بێت لە دوای فستیڤاڵەکان جیهان بەدڵنیاییەوە ئێمە دەکەمەوە وڵای کا کامەران بەڕاست هەرچەند حەقی خۆتانە بەڵام ئێوە بۆ ئەوەیە کە ئەم فیلم بەڵگە فیلمەتان دروست کردو بۆ ئەوەیە کە خەڵاتی پێوەرگرن و لە ڕووی مادیەوە سوودێکی لێوەرگرن یان لە پاڵ ئەمەشە ئەتانەوێ ئەوەی کە گەنج تێگەیشتووە لە کۆچکە بگاتە ئەوێ ئەگاتە بە هەشتێک ئەمە وانێ و ئەو ڕێگەیە ناڕەحەتی و زەحمەتێکی تایە لە پاڵ ئەو بابەتی دیکە ئەتانوێت ئەمەش پیشانی گەنج بن کاکدان خۆی ئەبێت هەردوو دیوەکەی لە خۆیەکرە بەڕاستی وەکو فیلمساز وەکو دەرهێنەر ئەکرێت هەردوو دیوەکەی بێ هەم مادیش بێ معنەویش بێ لایەنە معنەوێکەش بۆ دەرهێنەر و کۆمپانیا و یا کاری ئامادەکار بەڕاستی پێویستەکە هەموو کۆمپانیایە کۆمە دەرهێنەرێک خاوەنی کۆمەڵە خەڵاتی جیهانی بێ تا لەسەر ئاسی جیهانە کەسەکە بناسرێت کۆمپانیاکەی بناسرێت یاخود ئەو خەمە ئەو هەما کە هەڵی گرتووە خەمی نیشتیمانێ بێ خەمی نەتەوەیە بێ بیگەێنێ بۆی بەڕاستی ئەومان لە یاد نەچێت فیلم تەمسیلی نەتەوەیەکات ینی ئێمەش ئەم فیلمە ویستمانە لە کوردەڵە بەتیرێک دونیشانم پێکین هەردوو ئەمانجەکە بپێکێ بۆی بڕاستی کۆچ کێشەیەکی بەس هەرێمی نییە
بەس هەرێمی کوردستانی کە بێتوانێت کێشەیەکی ئەنتەرناشنالی گلۆباڵیە هەموو چەند ساڵجارێک شتێک دروستە بێت یا شتەکە دەستکردی ئینسانەکان خۆی بە یا شتێکی سروشتی بێ کۆچ ڕۆکاتە کۆمەڵێک وڵاتی جیهانەوە ئێمە ویسمانە لەڕێی ئەم فیلمی خۆمانەوە کە تەمسیلێکی واقعی شتێکی دروستکراون نەبێ بیگەینە بە بینەراغەنی ئەوروپا کە ئێمەش لە چی ئاستێکان هەرێمی کوردستان هۆکاری کۆچکردن چییە یا ئەو کەسانی کە اختصاسیان لەم بوارە هەیە کە کەسانی پسپۆرن لە هەرێمی کوردستان تالایەکە نەوانە بەڕاستی هۆکارەکانی گەنج معقول نیە تۆ گەنجێک بەبێ ئاماژێ و کە ئارام ئاماژێ پێکرد تۆ ببێت تارگێتێک ڕۆکەیتە هاندەران ئەبێ بزانین بۆچی دەچێتە هاندەرانەوە ئێمە لە شوێنی کەژاموم ئاماژەم پێ کردووە ئێمە نابینە ینی پارێزەری هیچ کەسێ بڵێن کاکە مەیە یا وەرە یا خۆمان لەو وڵاتەی بۆ چەند ساڵێک ئێستا گەشتوێتە بەهشتەکەی سەر ئەرز و بڵێن بە خەڵکانی بڵێن مەیە نا ئێمە ئەمانەوێت هەموو کەسێک وکە ئاماژەم پێکرد ئازادە لەکوێ ئەوێتی بژی وە کۆچێکی یاسایی بکە بەس بەم شێوە ترسناکە کە ئێستا ئەبێتە مەباحیسی خۆی و مناڵ و ژیان و لەناوە بە ئەچێتە ناو چوبە بەلەمێکەوە بەڕاستی هیچ سەلامەتێکی گەشەرایەتیان نیە ئێمە لەگەڵ ئەمانین هاونیشتیمانیمان دواندووە لەم هەرێمی کوردستانە هەتاگاتە ئاخر خاڵیان کە خاڵی وڵاتی بەریتانیایە هەنێ نەفران هەبوو پێخۆش بۆ ئازاد مرتاح بۆ بۆ سەفەرێکە کردوێتی یاڵێ من وەزعێکم جێهێشتووە ئێستا گەشتمەت ئەم ئاستەی کە لێرە ئەمن بینیوە ئەم بۆ من بەهشتێکە بۆ نمونەم لە هەمان کاتە خەڵکمان دواندووە لە ناو وڵاتی بەریتانیا کە گەشتۆ بەم هەموو ناڕەحەتی کە بەڕێگا بینیوێتی سەفەری کردو هەمادیژی ڕۆشتەوە معنەویژی ڕۆشتووە گەشتە وڵاتی بەریتانیا ئێستا لێ پەشیمانە خۆی نانووس کردوە بگەڕێتەوانێ کاگەرامەش ئاگدار لەگەڵ وەزعاتە دروست بۆ خەڵکی کۆچبرانی کە کوردستانی خۆمان جا ئێمە هەردوو دیوەکەمان پیشانی بیداوە بەسێک بیانشان بێت کاک ماوە سارە بەڕێزۆک و ئامادەکارێکی ئەو فیلمە کامران باسی لەوە کرد کە ئاساییشە تۆ چاوت لە خەڵات بێ ڕەنگە ئاماجی سەرەکی دەرێن نەروستافەکەشەوە بێت کە کۆمەڵێک پێوەەر هەیە جاری وایە لە بڕۆی دەرهێنانێکی باشی بۆکرا یاخود کوالەتی تەسویرەکەی زۆر باشە یان زۆر لە بڕۆی ناوەڕۆکی چیرۆکەکەی زۆر کاریگەرە خەڵات وەرەگەی ڕەنگە خەڵات وەروی لەسەر ناوەڕۆکێکی لەسەر دەرێنەر یەکی لەسەر ئەکتەرەکانی ئێوە چیرۆکەکەتان ڕاستی ئەکتەرەکانیشتان هەمووی ئەکتەری حین یانی تەمسیل ناکەن ئەمە تا چەندێک بۆ لای تۆ جێگی سەرنجە جێگی قسە لەسەر کردو ڕاستی هاتوانم بڵێم ئیشیمێن یاخود لەگەڵ بەڕێزکا کامران بەڵێ لێرە بەیەکەوە ئیشکارێکەکەین بەڵام تا ڕادەیەک جیاوازێک هەبێ من وەکو میدیاکار لە ڕاستیە ناتومە ناو ئیشکارەکە وەکو خۆبەخش هەموو ئیشکارەکانم کە دەست پێ کردووە بەڵام کاکامەران وەکو پیشەی خۆی کە کۆمپانیایەکی میدیایی هەیە ئەو حەقی خۆیەتی لەبەرەوەی ئیشکارەکەی ئەوەیە و ئێمەش لە ڕاستیدا یەکەم خاڵکە باسم کرد هەستکردنە بە بەرپرسیارەتی بۆ خستنە بەرچاوی خەڵکی کە ئەم کۆچە خەڵکە ئەیکات بزانێت چ کاریگەریەک جێ دێڵێ لە ناو مجتەمع و کۆمەڵگەکەی خۆی کە هەرێمی کوردستانە و دوای ئەوە قۆناغێکی تری کە دێتە وڵاتان پێاتی ئەپەڕێ چەندەها چیرۆکی کاریگەر و تراژیدی هەیە بەڕاستی کە خەڵک هەیە بە تەواوی عیلەکەی فەوتاوە خۆی و خێزانی و مناڵی یەکێک لەو بەرکەوتانە کە خێزانەکەی و دوو منداڵی بە بەرچاو خۆی ئاوەی با دەسەڵاتی نییە کە دەستی مناڵەکەی بگرێت کە لە فلیمەکەیە هەیە ئەم بەڕاستی کارەساتە خەڵکی وا هەیە بە بەرچاویەوە خێزانی دوو منداڵی لە چوپێکە لە ئاو کەوتونەتە ناو ئاوەکەەوە ئیتر غەرق بوون و ئاو بردوونی ئێستا جەنازەکانی نەدۆزینەوە ئێستا لیۆنان فەقیرە باری دەرونی تێکچوو ئەمە کۆمەڵە چیرۆکی تراژیدین کە ئێمە ئەمانەوێ خەڵک ئەم خەتەریاتی ڕێگە بزانێ یەکەم و دووەمینش ئەگەر ئەم ڕێگەیەکی تێپەڕان وەکو برای بەڕێزم باسی کرد دێتە ئەو وڵاتە و بەهشتە نییە کە بۆ یەشێ ینی ئەکرێ بارودۆخ ئێمە جیاواز بێ لەگەڵاوانی کە تازە دێن ینی خەڵکمان هەیە ئێمە لەوێ شۆک و چالاکوانی مەدەنی کە لەوێ لە ناو خەڵکان ئەوەی کە پێمان بکرێت دەیکەن لە خزمەتگوزاری بۆوان خەڵک هەیە هاتوۆتە هۆستێلەکان ئێش لە ئوتێلن خانویان وەرنەگرتووە سەرەتای داخڵبوونیانە بە وڵاتە تووشی هەندێک کاری نایاسایی بوون هیانە تووشی سجن و حکم بوون هیانە وڵاتەکان بەجێڵاو هیانە ینی ژیانە تەدمیر بووە لەسەر جادە کەوتون معتاد بوون ئەمە کۆمەڵی خەتەریاتە بەڕاستی کە خەڵکی وەکو واقعەکەی خۆی نایبینێ و سەرڕای ئەوەش کۆمەڵێ ئافرەت لێرە بەجێ ئەمێنن کە ئەوە کێشەیەکی گەورەیە مامۆستاران بەڕێز لەبەرەوەی
وەکو بانخوازێکی گەنجی کوردی لە وڵاتی بریتانیا کە جێگەدەستە دیارە چالاکیەکانتان نەبینین ئەو بارە دۆخ و معناتەشەوە ڕێگاکە لەوێ دیسان گرفت حەزەکەم تۆزێک لەسەر ئەوە چکە هەیە گەنجاڵی هەجۆرە بێ ئەگەم کێشنی با بمرم باشتر لەوە لەوێکی چاوەڕێیەکە چکە زانم ڕەنگە زۆر لەگەڵ گەنجەکان و خێزانەکان تێکەڵن و ئاگاتان لە بارەدۆخی و پەنابەرانە هەیە لەوێ جا پرسیارێکەکەمت بۆ تەواو بکەم جا ئەوەی ئێمە گەر ئێستا لێرە کاری خۆبەخشیش هەرەتوانین مەسەرەن تا ئاستێک بتوانین لە گیرفانی خۆمان لەسەر حسابی خۆمان توان کارێکی کێرخوازی بکەین ئەگەر ئێستا بەلای کەمەوە مەسروفی ئەم بەڵگەفلیمان بۆ بگەڕێتەوە متەرجیعمانەکە هانمانەدا دەستکراوە بین بۆی کە بتوانین کە ئێستا چەند بەرنامەی ترمان لە بەرنامە هەیە لەگەڵ کاکابران بتوانین بە ئەنجامی بگەێنین و بەڕاستی ئەوشی کە دێتە ئەو وڵاتانە ئێمە ناتوانین بڵین هەموو کەسەکانۆکو یەکن بەڵام بەداخەوە ینی زۆرینەی گەنجەکان لە تەمەنی 19 بۆ تاوکو 22 کە دێنە ئەوروپا بە تابەتی بەریتانیا توان بڵێن بێ ئامانجن ینی بێ هەدەف و پێ تارگێتیان نییە بووی کە بۆچی هاتون زۆربەی دوای قەرەباڵقی کەوتە زۆربەی برایەک یا دوو برای لەوێ هەیە ویستوێتی بیباتە ئەوێ لەوێ ئیسفادێکی مادی لێ بکە ئەگینا خەڵکشمانەیە هاتوۆتە ئەو وڵاتە ینیم هەر لایەنە خراپەکەی نەبینین خەڵکمان هەیەاتەوە لەوێ خوێندوێتی زانکۆی تەواو کردووە ماستەری خوێندووە و دکتۆراشی ئێستا لە جامیعی سلێمانی دەرسەڵێتەوە ینی خەڵکانە توانی بڵین دابەشەون بەسەر چەند جیلێکە بەڵام خەتریاتەکەی ئەوەی کە ینی زۆرینەی کە خەڵک دێتە ئەوێ بەڕاستی ئەو هەدەفیان کە هەنە نای پێکەن یا کە دێن ئەو وڵاتە زۆر جار بە تەمای بێت لەوێ ئێستا پەنابەری وەربگرێ بکەوێت سەر ئیش و کار بخوێنە یا شتێک لەم بابەتان جاروێت 2 ساڵ لە ئوتێلێکە جوابی لێ ناگەڕنەوە مقابلە ناکرێ ینی تەحملی وەزع ناکە مامۆستا تا چەند ئەتوانین بڵین ئەوەی کە بەو خەونەوە گەشتەکە بۆ ئەوروپا کۆچەکە تەنها ینی مەودای ڕێگەکەی بڕیوە ئەجنە گرفتەکانی وەک خۆی منێتەوە لەوێ لەوانێ بگرە زیاتریش بێت لە هەندی حاڵەتە بەدڵنیاوە زیاترە ئەتوانی دابشکێن بۆ دوو جیل دوو کۆمەڵێکیان ئەو کەسانن کە زوو یعنی ئەتوانین بڵێن ئیشکاری بە تایبەتی پەنابەریان ئەتوانین بڵێن شتێکی خۆشانسیە هەیە لە ماوەیەکی کەمە مقابلە ئەکرێ ئیقامەوەرەگرێت لە وڵاتە ئەتوانین بڵێن ئەگا بە خەونەکانی ئەتوانێت ئیشکار بکە ئەتوانێت معاملاتی خێزان کابی بە ئەتوانێت بخوێنێت بەڵام کۆمەڵێکی تری زۆرینەی لەوێ کە ئەمێنێتەوە تووشی یەئسە بێ بەڕاستی 2 ساڵە لە هوستێلێکە لێرە خانوویەکی خۆش و وەکو ڤێلا هەبووتیای ژیاوە لەوێت لە ژوورێکی بچووکە جاروە لەگەڵ نەفرە 2 نەفەریکا ئاژی لە ژوورەکان لە 3-4 نەفەر لە ژوورەکان ئەنی ناتوانێت حڕ نییە بتوانێت ئیشکار بکە دەستکراوە نییە بۆی کە ئەوەی کە ئێوە بیکات یعنی ئەو خەونەی کە هەی بووە هەر خەونیە بووە نەگەشتۆ بە ئامانجەکانی وە سەرڕای ئەوەش توان بڵێم گرفتەکان زیاترن لەوێ مافی پەنابەریە خوێندنە فێربوونی زمانە کەڵچەیەکی جیاوازە کە زۆر جار ئێمە ڕانهاتوین لەگەڵ ئەو کەڵچەیە و دین جیاوازە زۆربەی ینی چەندها دینێ ممارسە ئەکرێت لە وڵاتەیە ینی زۆر جار خەڵکی بەداخەوە کە تێکەوتووە تووشی حاڵەتی وا بووە ینی عەرزم کردن پێشتر لەسەر جادەیە معتاد بووە ئێستا هەچ کە سەڕوات داوای ئەوەی لێکا کە پاوانێکی پێ بدا ئایا بۆ مەکینەی قومارەتی ئایا بۆ دەرمانێتی ئایا بۆ ینی شتێکی خراپێتی ئەمە بەڕاستی کێشەیە ینی تو هاتووی لە ژیانێکی خراپەوە بێ بۆ ژیانێکی باش بەڵام لەوێ بە پێچەوانەوە ژیانێکی زۆر خراپ تووشی خۆیەکە کامەران بۆ ئەم ژانرەتان هەڵبژار ینی بۆ بەڵگە فلیم بۆ فیلمێک نەبوو کە با بڵین ئەکتینی تیابکە و بابەتەکان جارێکی تر ڕۆڵی تیابێنێتەوە ینی بۆ بەڵگە فلیم و چوونە واقع و ئەنی چوونە لۆکەیشنەکان و کەسەکان ئەوانی کە خۆیان ئەو چیرۆکانی مامۆسا باسی کرد بەسەریان ناتووە ئەوان بیژارنەوە ینی ئەمە کاریگەری زیاتر یا بۆ ئەم ژانرەی فیلمتان هەڵبژارد من خۆم ئەحساسی خۆم کاری دەهێنانی بەڵگە فیلمە و شتێکیش کە بەڕاستی چێژی لێوە ببینم بەڵگە فیلمە زۆر لەگەڵ جنەکانی کەژە هەم بەڕاستی ینی حەزم لێ کردووە هەڵم داوە کاری تیا بکەم بەس وەکو خودی خۆم مادەم حەزم لە کاری حەیەویە و بینەر بە تایبەتیان نواتی یەکەم ڕاستی لە بینەر زۆر حەزی لە شتێک نییە کە ئەزانێ کەم فیلمەیە دروستکراوە یاخود کۆمەڵ ئەکتەری بۆین تو دایلۆگی تایە و یەکەم بجێتەکەی زۆرە دووهەمیان ئەنی لۆکیشنەکانی لەوشە زۆر ئەوە بێ بەس کە تۆ کامێرەیەک هەڵەگری ئەڕۆیت لەگەڵ کەسێکە ئادوێیت ڕاستەوخۆ تۆ لەگەڵ بینەرە ئادوێت ینی پەیوەندی تۆ ینی لەگەڵ بینەرە هیچ دیوارێک نیە لە بینتە ئەزانی کە بینەتیەگە لەم فیلمە
کە ئەمە دروستکراون نیە بەڵگە فیلمە هەنی ناوی خۆی بە خۆیەتی کورد دەڵێ بە وەک ئاماژەش پێکرد ینی خۆم چێژی لێ بینە بەڕاستی یەکەم سیناری بۆ داناڕێژی ڕاستەخۆ ئەو کەسە ئەو کاریکتەرەکە هەڵە بژاردووە ڕاستەخۆ لەگەڵ بینەرە خۆیان دوێ و بینەری ئەوروپیش بەڕاستی زۆر چێژ وەرەگرن لە بەڵگە فیلم بەڵگە فیلمەکە درێژ بە یا کورد بێ خۆشم حەزم بە لەو بارەوە بەڕاستی فیدباکەکانی ئەمەی ئێوە کە لەو فیستیڤاڵانە بەشداری کرد و فیدباکەکانی بۆ ئێوە گەڕاوەتەوە چی فیدباکی ینی فیدباکی زۆر باشم بەسگەیشتەوە دڵخۆشکردن بەڕاستی لە لیژنەی دادوەریەوە لە فستیڤالەکانە هەموو فستیڤالەکە وەرەگیرێ یاخود کە وەرناگیرێت هەردوو اینەکە ڕیزنەکە پێڵێت کە بۆچی تۆ براوە بووی لەم فستیڤالە یا بۆچی ئێمە نەمانتوانین لەم ئاستێت ئێستا هەمانە تۆ وەربگری مانای ئەوە نەبووە کە تۆ لە فیلمێکە ناردە فستیڤالێکەوە فیلمەکەت نەچوو ئاستێکی باشەوە یاخود براوە نەبوو مانای ئەوە نێت تۆ فیلمەکەی تۆ نەقسی هەبێ یاخود نەگەشتەوە ئاستە لە بەرەوە فیلم باشتر هەبوو لەوەی تۆ لیژنەی دادوەری بە تێکڕا گەشتەوە ئەو بڕیارەکەەوە بکەم ئەو فیدباکانی ئێمە کە بەسمان گەیشتەوە فیدباکی زۆر باش بوون لە ڕووی کوواڵەتیەوە لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی ناوەڕۆکەوە هەمووی تیاڵکێژە بەڕاستی ینی من پرسیارێک مێتوانم بۆ هەردووکتان بێر کامتان لە دیدگای خۆی وەڵامی باتەوە چ لەوکەی شتێک چەر چیرۆکێکی ڕاستی لە نێو فیلمەکە هەبوو کە زۆر کاریگەری لەسەر دڵدەرونیەوە هەبوویان یەکێکە لە هەرە گەورەترین معاناتەکانی واقعی ئێسەی کۆمەلگا و ئەو ڕێگایی کە کۆچی پیاکرد وڵا نازم کاگەرانە لە ڕاستیە هەر هەنگاوێک ئێمە کە ناومانە چیرۆکی تراژدی تیاوە بەداخەوە لێرەکە گەنجێکە دوێنی ینی هیچ ئومێدێکی نەماوە لە وڵاتان بە بخۆی چیرۆکێکی تراژدیە کە تەمسیلی هەزارەها گەنجەکات و یاخود لە تورکیا لە ئەستەمبول کە یەکەم ترانزیتی خەڵکە کە خەڵک پێش بۆی ئەڕات بۆ وڵاتە ئەوروپیەکان چەند چیرۆکێکی تیاوە بەڕاستی ئێمە نەماتوانی هەمووی پیشان بدەین لەو بەڵگە فلیمەیە یەک لەوانە ئەو برایی کە بەرپرسی ڕێکخراوی لووتکەیە لەوێ هاوکاری پەنابەرەکانەکات ئەڵێ منداڵێک هاتووە لەگەڵ باوکی کە گویا بیان نێرینەوە ئەڵێ باوکە تخوا با دایکشم بێ لەگەڵم دایکم نێتەوە ناڕۆمەوە لە نازانێت کە دایکی تەرمەکەی لە ناو ئیسعافەکەی ئێمە بەڕێیەکێنەوە بە هەرێمی کوردستان خوشکێک لە یۆنان دابراوە لە مناڵەکانی مناڵێکی 3 ساڵ و مناڵێکی 9 ساڵی خۆیان سنووداش کردێتەوە مناڵەکانی لە سژنان لە یۆنان ئەمانە بەڕاستی کۆمەڵە چیرۆکن ئەگەر خۆمان واقع بابەتەکە نەبین یاخود ڕوبەڕوویان نەبینە لەوانەیە باوەڕی پێ نەکرێ ئەو برایی کە لە بەریتانیا مقابل لەمان کردووە ئەیگەڕێتەوە کە زیاتر لە 7 کەس بوون 12 کەسیان دەرچوون یەختەکە ئەڵێ کە شەپۆلێک لێدا سەر و بنەبێ دوای ینی دوای ناڕەحەتێکی زۆری ناو دەریاکە کە لەنگەری کەشتێکە تێکەشە و ئاو دێتە ناو کەشتێکەوە بە بەرچاو خۆی ینی منداڵەکانی و خێزانەکەی ئاوی بە ناتوانێت دەچی بگرێت جایەکێک لەو قسانی کە بەڕاستی زۆر من پێکاریگەر بووم ئەڵێ کوڕەگەورەکەم تەمەنی 6 ساڵ بووی باوکی گیانتخوا پێڵاوی تازەمان کڕێەوە با پێڵاوەکانمون نەبێ ینی منداڵێک لەوێ خەمی ئەوێتی پێڵاوەکەی لێون نەبێ خەمی ئەوێتی کە نەخینکە ینی کێکی تر خەمی شتێکی ترتی بەڕاستی ینی واقعێکی زۆر تاڵە قوربان من کوکو کاکە ئارام هەماشە پێکرد بەڕاستی لە ینی ئینسان بەتایبەتێن تەسەوەرەکەم بۆ من کە عاتفیم زۆر ئەو فیلمانە زۆر کاریگەری بەسەر نۆژیەڵێ ینی باوەڕتان هەبێت کاتیەوە بە شەو خەم لێ نەکەوتووە بۆی تو لەناو واقعەکە چیرۆکێکی بۆ گێڕنەوانەیە وەکو ئاماژەم پێکرد ئەمە دروستکراو نییە کەسەکە خۆی بەسەری هاتووە ئەو ماشەدە کە من وێنم بۆ گرت هاونیشتمانیە بوو گەشت بووە وڵاتی بەریتانیا لە ڕێگەی یۆنان ئەو کاک ئارام باسی کرد دوو جگە گۆشەی بەدەستی خۆیەوە چوو بە بەلەمەکەیان نەتەقێ و نقمە بێ بە بەچاو خۆیەوە هەردووکیان گیان دەسەدەن لە هەمان کاتە هاوسەیژی بە هەمان شێوە کە ئەم شتانە ئەبینیت من چەندین جار ینی بەڕاستی نەمتوانی وە نەبگرم ینی کامێرەکەم بەجێشتووە ئەو نەگریاوم ینی ئەمانە کە تۆ ڕۆژانە یا دەست لە کاتی وێنەگرتنە ئەیان بینی کاریگەری بەسەر دەرەوەی ئینسانە بەڕاستی جێڵێ ڕاست هەمووی ناخۆش بەڕاستی دەستان خۆش بێ ئەم بەڵگە فیلمە تا قسەی لەسەرکەین خاصن ئەو بابەتەی و چیرۆکی هەڵتان بژاردە زۆر کاریگەرە بەڵام تر کات لەوە زیاتر ڕێگەمان پێنایە زۆر بەڕێز کامەران کەریم دەرهێنەری بەڵگە فیلمی کۆچ بۆ خەونەکان هەروها مامۆستا ئارام عەلی ئامادەکاری ئەم بەڵگە فیلمە زۆر سپاس بووی کە لەم تەوەری پەیامی ڕۆژ لەگەڵ ئێمە بوون. زۆر سپاس.